راوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە مانگی سێداین بەڵام تاوکو ئێستا وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم لیستی موچەی مانگی دووی ڕانەگەیاندووە لە ڕاگەیەنراوێکیشدا وەزارەتی دارایی کە ئەم شەو بڵاوی کردوێتەوە ڕەتی دەکاتەوە کە موچە ئامادە بێت بەڵام ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی نەدات بۆ دابەشکردنیەوە باز لەوە دەکەت کە موچەی داهاتی مانگی دویان بۆ موچەی مانگیەک بەکارهێناوە لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر هۆکاری دابەشنەکردنی موچە و کاریگەریەکانی دابەشنەکردنی موچە لەسەر بازار دەکەین بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر کامران قادر مامۆستای زانکۆ و ئابوورناس لە ستودیۆی سەرکی هەروەها لە هەولێرەوە ئەبوو کاروان پەرلەمانتاری پێشووی کوردستان سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر سوپاس کە دکتۆر بەخێر بێن ئەگەر لەوە دەست پێ بکەین وەزارەتی دارایی ڕاگەیەندراوێکی بڵاوکردوێتەوە ڕەتی دەکاتەوە موچە لە وەزارەتی دارایی ئامادە بێت بۆ دابەشکردن هۆکاری چێکە ئەو موچە دواکەوتنی موچە ڕوودەدات لە هەرێمی کوردستان هیچ پاساوێکی هەیە؟ بەڵێ ئەو پاساوەی کە بۆ لۆنگ تێرما لە ڕووی نەظەریەوە چییە؟ ئەوەیە کە حکوومەتی هەرێم نەفقاتی زۆرە مەسەرەن پەیوەست نییە بە مانگە و مانگی ڕابردووانم لە ڕووی ئابووریەوە بە شێکی فراوان باسێکم کە چییە نەفقاتی تەشغیلی زۆر یەکجار زۆرە بەڵام حکومەت و خەڵکی ژزانێت کە نەفقاتی تەشغیلی زۆرە واتە پارێکی زۆر بۆ مۆزەف و بۆ تەوزیف واتە بۆ بەڕێوەبردنی حکومەت سەرف ئەکرێت بەڕێوەبردنەکە هەم بۆ فەرمانبەران هەم بۆ ئەو پێداویستانەی کە حکومەت پێوەی بەڕێوە بە ئەمە لە ڕووی نەزەریەوە مەسەلەن چییە؟ ئەمە لە خەلەلی گەورەیە و ئەم خەلەلە بەڕاستی ئەبێت چارەسەرکرێت و حکومەت محاولی کردو چارەسەرکرێت بەڵام تا ئێستا پێم وابێ بۆی چارەسەر نەکراوە ئەوەیە کە پێویستە حکوومەتی هەرێم نەفقاتی خۆی کەم کاتەوە ئەمە بۆ لۆنگ تێرم بۆ ماوە درێژ بەس بۆ ماوە کورد خەڵک مەسەلەن لە ئێستاوە بۆ 6 مانگ پێش ئێستا لەو فترەیە خەڵک پرسیاری ئەوە کە ئایا باشە بۆ لەگەڵ بەرزبوونی نرخی نەوت بۆچی بارودۆخەکە باشتر نەبووە ئەگەر من لەمە بپرسی مەسەلەن بەرزبوون و نزمبوونی نرخینەوت مەسەلەن من زۆر اعتیبار بۆ ناکەم بەرزبوون و نزمبوونی نرخینەوت ببێتەوەی کە معاش بدرێیاننا بۆچی لەبەرەوەی کە مادام تەقلوباتێکی زۆر لە نرخین تا کەواتە ئابووریەکە و ڕیسکی زۆر لەسرە تەنانەت ئەگەر ئێستا حکوومەت هێرە معاشیش بات من زۆر دڵم پێی خۆش نییە لەبەرەوەی کە ئابووریەکەمان پشت بەنەو دەبەستێت کەواتە کڕۆکی مەسەلەکە ئەوەیە کە تۆ لە سانەوەی داهاتی تۆ بەنەوتە واتە نەوت بێ بە 150 مشکلە نییە معاشە درێ بۆ مای 6 مانگ ساڵێک درێ ئێگە دوای دامەزیەوە بووە بە 80 دلار دوای دیسانەوە ئەبڕاستی ئەم تەقلوباتە زۆر مشکلەیە بەس دکتۆریان ڕەنگە ئێستا خەڵک بە خەلەلە گەورەکە گەندەڵیە ڕەنگە ئێستا ڕاستە موچەخۆر زۆرە و کوژمارەی موچەخۆر بەس خەلەلەکە گەندەڵیە چی لە نەگەڕانەوەی داهاتی ناو خۆ بێ کە پێشتر 374 ملیار دینار بوو ئێستا دەڵێن 161 ناگەڕێتەوە لە داهاتی نەوت سەروی تریلیۆنێکە 512 ملیار دینار دەگرێتەوە خەلەلە گەورەکە گەندەڵی نیە ڕاستەوەی کە بەڕێز باس حتمما ئەوە هەیە بەڵێ حتمما ئەبێت لە شوێنێکە خەلەلێک هەبێ ئەجناخۆ لەگەڵ بەرزبوونی نرخینەوت حتا ئەگەر هات و بەغاش بیبڕێت ئێستا پایۆڕەتی یا با بڵێن ئەوەلێتی حکوومەتی هەرێم ئەوەیە کە چی بێت کە معاش بێت باشە لەگەڵ بەرزبوونی نرخینەوتە بەلایانی کەمەوە تعویضی ئەو 200 ملیارە ئەیاتەوە کە حکوومەتکە بەغای دێن بەلایانی کەمەوە بەڵام ئەبینین کە تعویز نەدراوەتەوە بۆ من کاتێکە نرخینەوت بە 56 دلار بە چۆنەوەکو وتم من زۆر اعتیبار بۆ ناکەم کە نرخینەوت بە 50 دلار بیا بە 100 دلار بوانە لە ڕوانگەی ئابووریەوە بەڵام لە ڕوانگەی پراکتیکیەوە ئەوەی کە بەعام خەڵک باسەکرێ ئەوەیە کە بەڕاستی نرخ ئەو سەردەمانی کە نرخینەوت بە 70 دلار بوو لەگەڵ ئەم سەردەمەی کەسان نرخینەوت بە 90 دلارەیە لە چەند ڕۆژێ ڕابردووە بوو بە 100 دلاری تێپەڕانەوە ئەمە بەڕاستی بەلایانی کەمە وایە ئەوەی بجێڕایەوە واتە تعویض ئەوەی باایەوە کە چەندێک چییە کە چەندێک لەو داهاتی کە حکوومەتی عراقی ئەینارد تعویزی ئەوە باتەوە واتە لە باتەوەی کە حکوومەتی عراقی 200 ملیار دینارەکە بنێرێت لە باتی ئەوە مەسەلەن ئەتوانرا تعویزی ئەوە بدێتەوە لە ڕێگەی بەرزبوونی نرخینەوت هەرچەنە من ئەگەر ڕێی من وەرگری ڕێی من ئەوەیە کە پێویستە بە هەموو شێوەیەک نەفقاتی تەشغیلی کەم بێتەوە و نەفقاتی ئیسtisماری زیابێت بۆ ئەوەی ئەگەر هاتوو نرخینەوت داش بەزێت تووشی گرفتێکی وا گەورە نەبین چونکە بەڕاستی بەرزبوونی نرخینەوت بەردەوام ئەبێت واتە ئەم بەرزبوونی بە ساڵانی ڕابردوو بە ساڵانی داهاتووش بەردەوام بێ و ئەم بەرزبوونەوە لە 6 مانگ معاش درێ و دوایی معاش دواکەمانە تەسیر لەوە بەرهێنانەکە و دوایی تەسیر لە بێکاریەکە و ئێستا ئەم معاشی کە وەزارەتی دارایی ئەڵێن نایەم بەیانی تەسیر لە بازاڕەکەات
ئەمە کێشەکەی منە مەسەڵەن کێشەی من لە ڕووی زانستیەوە باسی ئەوەکەم مەعاش بدرێ یانەدرێ ئەمە کێشەیەکە بەڵام ناو بازار کێشەیەکی گەورەترە بەنسبەت منەوە کە من لە ڕوانگەی ئابووری و سەیریەکەم سوپاس دەکەم دەگەڕێم وڵات کاک بوکاروان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز شت سەرنجی بەڕێزت چیە لەسەر دواکەوتنی موچە بە جۆرێک کە دواکەوتنی موچە سەرتاسەریەوە لە سلێمانی حاڵەتەکە خراپترە چونکە پارە بۆ دەرمان نییە بۆ کۆمپانیەکانی پاکەرەوە نییە واتە دوێنێ بۆ موچەی خانەنشینیانیش وتیان بانک پارەی تێدانەهی مانگی بڵێن یەک سەرنجی بەڕێزت چی بوو لەسەر دواکەوتنی موچە بەڵێ زۆر زۆر سپاس بۆ جەنابتان وە بۆ میوانە بەڕێزەکەت من دەمەوێت لەوە دەستی پێ بکەم بەجددی ئەوەی ڕوو دەدات گەیشتنی بە تروکی یاریکردنە بە مقدرات و قوت و موچە و ژیان و گوزەرانی خەڵک واتە ئەمە تەنها پەیوەست نییە بەوەی کە ئەم مانگە چییە و ئەوە چییە بەڵکو پەیوەندی بە دەسەڵاتێکەوەیە کە ناتوانێت ئیدارەی بارودۆخی هەرێمی کوردستان بکات ناتوانێت حکوومەتەکەی بەڕێوە ببات ئێستا ئەم دەسەڵاتە نەوەستاون بەوەی بات زیاد بکەن نەوەستاون بەوەی گومرگ زیاد بکەن بەڵکو و تەماشا ئەکەن کە کۆمەڵێ هەنگاویان ناوە هەمووی دژە بەرژەوەندەکانی خەڵکە ینی ئێستا ئابوووریەکی ڕێعی وەکو کاک دکتۆر باسی کرد ئەتوانم بڵێم تاکداهاتە کە زۆربەی هەموو ئەم هەنگاوانەیان ناوە لە بازیاتکردن لەوە هەمووی بە زۆری قازاجەکەی بۆ خۆیانە دەستکەوتەکەی بۆ خۆیانە کەچی ئەمان ئەڕۆن دەسەبەن بۆ موچەی خەڵکی لەبەرەوە ینی ئینسان ناتوانێت وەکو شێوە با بڵێن شێوە زانستیەکەی لە یەکێ بدا ئەمە ڕاستە بەڵام بواری حکومڕانی کاریگەرترە ئەمڕۆ لەوەی کە خەلەلێکی هەیە چونکە ئەمە پەیوەندی بەوە نییە هۆکارێکی لە ناکاوە هاتبێت مەتەلەن با بڵێن پەیوەندی بە نەناردنی بوجۆ بێ یان پەیوەندی بە نرخی نەوتەوە بێ وەکو باسمان کردیانێ ئێستا دەبینین یعنی ئەو بابەتەیش ڕۆیشت کە پێشتر دەیانوت ناتوانین موچەی خەڵک بدەین ناتوانین خەڵک کار بۆ خەڵک دروست بکەین چونکە لە شەڕی داعشین چونکە با بڵێن نەوت نرخی کەم بووەتەوە و لەم دواییشە ئەیانوت کرۆنە هەیە کەچی ئێستا دەبینرێ با بڵێن نەوت ئەتوانین بڵێن نرخی نەوت فڕیە ئەتوانین بڵێن شەڕی داعش نەماوە تەنانەت نەخۆشی کۆرۆنای زۆر کەمی کردووە کەچی ژیان و گوزەرانی خەڵک خراپتر بووەتەوە لەبەرەوە من پێم وایە بەجددی ینی ئەم دەسەڵاتێک کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە دەسەڵاتێکە نەیتوانیەوە بە باشی و بە تەواوەتی ئیدارەی خەڵک بدا لەبەرەوە و دەبینین خۆتی وەکو جەنابیش باست کرد تاکو ئێستا بابەتەکە مەتەرە خانەنشینی سنووری سلێمانی هێشتا ئەوە هێشتا خانەنشینیەکە دەبینین بەشێکی زۆریان موچیان وەرنەگردووە یعنی ئەمە پەیوەندی بەوە نییە یان مانگە دوو ڕۆژ زیاتر یان چوار ڕۆژ تەخیرتر بێ ئەمە پەیوەندی بەوەیە ساڵانێکە ئەم دەسەڵاتە لە ژێر ناوی جۆرا و جۆرە و لە ژێر پاساوی جۆرا و جۆرە مەتەلەن لێبڕینی موچە پاشەکەوتی موچە جۆکە دەبینین باشە ئەگەر تەماشای بارودۆخی ئەم دەسەڵات و حیزبەکانی بکەیت دەبینین تۆ تەماشای ئەو ماکینە ئیعلامیە گەورە و زەبەلاحە ئەو هەموو کۆمپانیایی کە هەیەە ئەو هەموو پرۆژەیە کە هەیەە و ئەوانە ڕۆژ لە دوای ڕۆژ کەمینەیەک دەوڵەمەنە بن و زۆرینەیە برسی ئەبن و بارودۆخی خراپیە لەبەرەوە بابەتەکە پەیوەندی بەوە نییە کە با بڵێن کە نرخی نەوتەیان یان با بڵێن ئێستا کە داهاتەکە هینە داهات ئەبێ کاک حەکیمەوە بزانرێت داهات کۆکرێتەوە داهات لە هەموو لە سنووری سلێمانیش کۆکرێتەوە و لە سنووری هەولێریش کۆ ئەکرێتەوە بەڵام ئەم داهاتە دەبرێت بۆ حیزب
واتە حیزب دەستی خستۆتە نێو بازارەوە، دەستی خستۆتە نێو کۆمپانیەکانەوە، دەستی خستۆتە ناو نێو هەموو ژیان و گوزەرانی خەڵکەوە. بۆیە دەبینین وەکو حیزب وەکو ئەفرادی ناو حیزب دەوڵەمەند دەبن و خەڵکی تریش هەژارت. بەڵێ سوپاس دەکەم دواتر گرێمەوە لای بەڕێزت دکتۆر سەبارەت بە نرخی نەوت وەکو کاکەبوو کارەوەی ژووتی ئێستا نرخەکە فڕیەوە بەڵام گەشتۆتە $106 پێشبینی دەکرێت بزان بۆ $110 و زیاتریش بەرز بێتەوە. بۆچی ئەگەر بۆ ماوەیەکی کورتیش بێت کاریگەرێکی لەسەر زیادبوونی داهات هێرێم ئەوەی کە دەگرێت بۆ وەزارەتی دارایی نییە چونکە پەرلەمانتارەکان دەڵێن لە 5 مانگە هەر $350 میلیۆن دەگەڕێتەوە وەکو ڕێژەی نەگۆڕە هیچ کەم و زیاد ناکات. بەڕاستی من چکە لەو مەنسەبیانی بزانم هۆکارەکەی چییە بەس لە ڕووی منطقیەوە ئەبێت داهاتەکە زیاد بکە. بەڵام ئەگەر داهاتەکە مەسەڵەن زیاد بکات و هەر هەمووی بچێت بۆ نەفەقاتی تەشغیلی من لەگەڵ ئەویانی من لەگەڵ زانستی ئابووریان ناگونجێت یعنی بەڵام ئێمە یەک شت با بڵێن ئێمە ئەبێ بڵێن ئایا بە فعلی 1,200,000 معاشخۆر هەیە ئەمە قسەکەیە خەلەلەکە بێ ئیرادات ڕەنگە زۆر بەدەست خۆمان نەبێ و ڕەنگە معلوماتیشمان نەبێ پێم وانە کەس بتوانێت کەس بزانن داهاتی نەوت چەند هەیە هیچ کەسێک نازانێت چەندێکە یعنی ئەم بڵێ خەڵکی ئاسایی من ڕەنگە 10 کەسێک 15 کەسێک لە کوردستانە بزانن چەندێ بەڵام هیچ کەسێک نازانێت داهاتی نەوت چەندێکە لەبەرەوە من ناتوانم تەقدیری ئەوە بکەم بۆچیدا هۆکاری چیە ناگەڕێتەوە. بەس ئێستا سەرۆکی لیژنی سامانە سروشتەکانی پەرلەمانە دەڵێت 5 مانگە هەر $350 میلیۆن دەگەڕێتەوە ئەوە لێدوانی فەرمی ئەوەی کە بە وەزارەتی دارایی دەگەڕێتەوە ئەوە بەس بە وەزارەتی دارایی ئەو داهاتی فعلی نەوت نییە بەڕاستی پێم وانە ئەوە داهاتی فعلی نەوت بن هەر یەکێکی سادا مەسەن کەسێک کەس زۆر لە ئەلفوبەی ئابووریش نەزانێت مەسەن زەرب و تەقسیمێکات و نەتیجەکەی بۆ دەرەچێت بەڵام بەڕاستی ئێمە یەکشت باسکەن کۆنترا ئەو کۆنتراکانی کە حکومەت هێرێم کردوێتی لەگەڵ شەریکاتی نەوتە ئەوە گەورەترین مشکلەی بۆ داهاتی نەوت دروست کردووە هەرچەنە کەسیش نازانێت کۆنتراکان یعنی من پێم من خۆم نازانم کۆنتراکان چۆنە بەڵام ئەزانم کە کۆنتراکان پرۆدەکشن شێرن کۆنتراکە واتە چۆنە بە شێوەی شێر هەیەە بە شێوەی حەسە بەڵام سەرڕای ئەوەش لەگەڵ بەرزبوونی نرخینەوە ئەبوو داهات بەرز بێتەوە بەڵام من خۆم ئەگە بە من بڵیت داهات کە بەرز بۆ ئەبێ بچێت بۆ نەفقاتی استثماری نەک بۆ ئەوەی ئەو کەسانی کە ملیۆنێک کەسە کە معاشخۆرە باس خۆ باقیەکەی تری معاشخۆر نییە ئەبێ بدرێت بە نەفقاتی استثماری ئەگەر نا ئابووری زەرری تیاکات واتە ئەگەر تۆ ئەم داهاتە هەر وەکو جاران وەکو ساڵی 2023 بە 2013 ئابوورێکی ڕێحی دروستکەیت هەر پارە بە دۆلاریەت و ئەچێتە ناو بازارەوە دوجار ئەو بازارە بۆ ئیسرائیل دێتە ناو ئەمە بە هەموو شێوە غەڵەتە من حەزەکەم ئەو داهاتی کە زیاب و کە ئەزانم زیاش بۆ داهاتی نەوت لە دوای بەرزبوونەوەی بدرێ بەچی بکرێتە خزمەتی سێکتەرەکانی تر بۆی کە ڕزگارمان بێت لانی کەم بەشداریکردنەوەت بۆ کۆی گشتی ئابووری ئەو گرفتەکەی کەوکو بەرز لە پرۆژەکانی جوەستاون ئەوەی کە بڵین 1,250,000 لە 6 ملیۆنە خەڵکێکی زۆری شەوکو بەرز دەڵێ لە بازار کار دەکەن ینی کار و کەسابەتەکە بۆ ئەویش نییە نە پرۆژە هەیە نە بازار وەکو پێویستە بالضبط داهات کەیت ئێمە داهاتی حکومەت هێرەم و هی بەغا شەروایە طبعا هی حکومەتی عراقی لە ساڵ 90 تقریبا هەر نەوتە ئەم نەوتەکەیت خۆ ئەگەر مەسەڵەن نەدرێت بە معاشخۆر و بەشێکی بڵێ وڵا ئەوەی ئێم بە پرۆژە هەر تا ڕادەیە لەوانەیە منطقی بێ يعني لەوانەیە منطقی بەڵام ئێمە مشکلەکەمانێ نە پرۆژەکە هەیە نە مەعاشەکە هەیە کێشەکە ئەمە هەیە بەڵام خۆم زۆر دژایەتی ئەو نەفقاتە تەشغیلیە ئەەکەم کە هەیە کێشەی سەرێکی کوردستان ئەوەیە کە ئەو نەفقاتە تەشغیلیە زۆر بوو مەسەلەن تۆ ناتوانیت تۆ داهاتینەوە بە $200 بێت ئیسفادەی لێ ناگەن چکە لەوانەیە 6 ساڵێک ئیسفادەی لێ بکەیت بەڵام ئێستا کێشەی کوردستان ئەوەیە تۆ نازانیت داهاتینەوە چەندێ نازانێت قیاسەکەی چەندێ خۆزگە یعنی بیوتە کاکە $100 $50 مان بۆ بێتەوە ئەمە مەسەلەی ڕاگەنداوێک نییە لەگەڵەوەی کە لە عێراقیش بڵێن گەندەڵێکی زۆر هەیە بەڵام ئەمڕۆ وەزارەتی نەوتی عێراق داهاتی مانگی ڕابردووی بڵاو کردووە دەڵێ 92 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە 92 ملیۆن و 790,000 بەرمیل نەوتیان فرۆشتووە داهاتەکەی 8 ملیار و 540 میلیۆن دلار بووە کە بە پارەکەی خۆمان دەکاتە 12 تریلیۆن و بەرمیلێک نەوتیان بە 92 دلار فرۆشتووە لێش گەندەڵ هەیە بەڵام بۆچی لە کوردستان هیچ داتایەک نییە ڕاگەندراوێک نییە بەڕاستی ئەوە ئەکرێت ئەو پرسیارە لە یەکێ بکرێت کە پەیوەست بێ بەوە خوێنەوە لە زانستی ئابووری من ناو دەبرێت چی بەڕاستی ئەوە ناشەفافێتە ناشەفافێتە فێشتیش بەشەکە لە گەندەڵی بەڕاستی سوپاس دەکەم دەگەرم وڵات کاک بووکاروان بگەرم وڵای بەرز سەبارەت بەوەی کە وەزارەتی دارایی هەرێم شەو ڕاگەندراوێکی بڵاو کردبەوە هەڕەتی کردبەوە کە پارە ئامادە بێت بۆ موچە دابەشکردن
بەڵام باسی لەوە کردبوو کە داهاتی مانگی دویان بۆ مانگی یەک خەرج کردووە. تۆ بڕوا بەو قسەیە دەکەیت؟ یعنی من خۆم بەجددی ینی چەند جارێک قسەم لەسەر کردووە کە تێنە سەر ئەوەی باسی ئەوەکەن کە داهاتی مانگی 2 بۆ 1 ینی 1 بۆ 12 ئەوە جۆرێکە لەوەی کە بیانەوێت کە مانگێکی تر بخۆن وەکو ئەوەی بەناوی پاشەکەوتی موچە و ئەوانەوە کردویانە. یعنی ئێستا دکتۆریش باسیەوەکە قەزەکە لەوەیە لەم کوردستانە سنووری گەندەڵی گەیشتووەتە چه ئاستێک وەکو دکتۆر باسی کرد. یعنی من پێم وایە ئەوەی ڕوو دەدات ئێستا بە ترۆکی گەیشتنە بە گەندەڵی واتە ئەتوانین بڵێن لە کوردستان لە هەرێمی کوردستان سیستەمەکە سیستەمێکی گەندەڵیە. سیستەمی گەندەڵیش لە زانستی سیاسیەوە تعریفەکرێت کە ئەمە هیچ جیاوازیەک نامێنێ لە نێوان مڵکی تایبەت و مڵکی دەوڵەت. ئەمە ئەساسەکەیە ئەمە ئەساسەکەیە وەکو باسم کرد بۆچی ئەگەر تابلۆکە بە شێوەیەکی باش بخوێنیتەوە وەزئی کوردستان ببینی شیکردنەوەی کتەبێ بۆ تەبیعەتی ئەم حیزبە سیاسیانەی دەسەڵات تعاملێکی تەماشای وەکو باسم کرد پێشتر کەناڵەکانی ڕاگەاندنیان بکەیت دەبینی ئەمانە ڕۆژ لە دوای ڕۆژ دەبنە خاوەن کۆمپانیای گەورەتر مەشاریعی گەورەتر و خەڵکیش بێکارە بێ خەڵکیش زۆرتر هەژارە بێ. لەبەرەوە بە بڕوای من پەیوەندی بەوە نییە ئەم مانگە ینی کە مەثلەن 200 ملیۆن ئەوەندە ناتوە لە بەغاوەیان ئەم مانگە مانگی 2 ئەوەیە بەڵکو خەزیەکێ ئەوش ئەوەیە ئەم پارەیە ئەبرێخ و ئەوە ئاشکرایە دەوتری خۆیان دەڵێن ئەوە دەسەڵات لە هەولێر و دهۆکە لە 157 با بڵێ داهاتەکە تەسلیمەکە لە سلێمانی 43 لە 100 داهاتەکە تەسلیمەکە ئەمە خۆیان لە ڕاگەاندنەکان و باسییان کردە. باشە قەزەیەکەیە لە هیچ دنیایەکەیە تۆ بتەوێ بڵێ لە منتیقەیەکە 100 ئەوەندەی تەسلیمەکەی ئەی خۆ ئەگەر دەسەڵات و حکوومەتداری هەیە ئەبێ لە 100 هەموو داهاتەکان لە هەموو شوێنەکان تەسلیم بکرێتەوە. واتە ئەتوانین بڵێن لەسەر ئەم بابەتی بردنە لەسەر ئەم بابەتی گەندەڵیە جۆرێک لە جۆرەکان ڕێککەوتنێکی تایە. کاتی ئەم ڕێککەوتنە لێرە و لێوێ خلافێکی بۆ دروستە بێ هەراکەن لەسەر یەکتری. لەبەرەوە من بۆ خۆم یعنی قەناعەتی بەوە نییە کە با بڵێن پارە نەبێ کە نەتوانرێ با بڵێن کە نەتوانرێ موچەی خەڵک بدرێ یان موچەی مانگی 2 لە مانگی یەکی پێتەواو بکرێ هەموو ئەمانە بەجددی تۆ تەماشاکە زۆر جار خۆیان دەڵێن لە بینی ئەم حیزبانەی دەسەڵاتە ئەڵێن لەبەر ئەوەی لە سلێمانی ئەوەندە تەسلیم نەکراوە لە داهاتەکەش ئێمە لێرەشە ئەو نزبەیە کە مقڕڕەکە لە هەولێرا مەتەن لە داهاتی هەولێر و دۆک تەسلیم بکرێ ئێمەش تەسلیمی ناکەین. واتە ینی دەبینین ینی جۆرێک لە تەعاملێکەیە ئەوش تەعاملی ئیدارەدانی ئەم حکومڕانیەیە کە ساڵانێکە ڕۆشنبیران نووسەران خەڵکی سیاسەتمەداران ئەحزاب تێبینی لەسەر ئەم ئیدارەکە پەیوەندی بە هەیکەلیەتی شکلی ئەم حکومڕانیەوە هەیە. باشە ئێستا باز لەوە دەکرێت کە وەزیری دارایش نیگەران و دەڵێن تووڕەیە دەڵێن لە ماڵەوەی و داوام ناکات. زەرورە ئێستا وەزارەتی لەسەری واجب نییە کە ڕوونکردنەوە بە خەڵک بدات داهاتەکە چی لێ دێلانی کەم ڕوونکردنەوەیەک بدات؟ بە دڵنیاییەوە خۆ ئێستا مشکلەکە چوونە ماڵ چارەسەر نییە خۆ ئەگەر ئەم وەزیری داراییە با بڵێن ئەگەر باش شارەزایەکە ئەزانێ معلوماتی هەیە کە ئەو داهاتە بە تەواوەتی تەسلیم وزارەتی دارایی ناکرێ بە شێوەیەکی ناڕێک تەعاملی لەگەڵاکرێ بە کوردەکەی گەندەڵی و دزین و ئەوانەی تایە چارەسەر ئەوە نییە بچێتە ماڵەوە. خۆی ئەمە جارێکیان ئەو بەڕێزە ڕەفیقی منە هاوڕێی منە وەزیری دارایی لەگەڵ یانە دانیشتین لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە لە کۆبوونەکە تەسەوورێکیان وا بوو کە ئیشەکەن ئیسلاح لەناو حکوومەتەوە بکەن
وتیان ئێمە ئیشەکان مایە وتم ئێمە لە 95 خەڵک قسە لەسەرەوەکە لە ناو حکوومەتەوە ئەو حیزبانەی پێشتر لە دەسەڵاتە بوون بەشدارێکی هاکەزاییان پێکرا کە لە ناو دەسەڵاتەوە بەڵام نەتوانرا ئەگەر تەسەورێک هەیە تۆ مەسەن وەزارەتی دارایی ئەتوانێت بۆ ماوەیەکی تر بۆ 6 مانگێکی تر بۆ ساڵێکی تر ئەوە بتوانێت ببێتە سەرچاوی کۆکردنەوەی داهات ئەهلەنەوە سەرن بەڵام ئەم دەسەڵاتی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە کەوا ئێستا بە پلەی یەکەم پارتی و یەکێتی و دواتریش بزوتنەوەی گۆڕان شەریکێتی ئەم دەسەڵاتێک نییە بتوانێت چاکسازی بکە و نایەوێت چاکسازی بکە و نییە چی نییە چاکسازی بکە لەبەرەوە چوونە ماڵەوە بە بڕوای من چارەسەر نییە چارەسەر ئەوەیە کە فشاری تەواو بخرێتە سەر یان بخرێتە سەر ئەم حکومڕانیە بۆچی وە ئێستا قسە لەسەرەوە کرێ هەتەنا بابەتی دارایی نییە مەتەنەن گرفتێکی گەورەی یەکبوونی هێزی پێشمەرگایە یەکخستنی هێزی پێشمەرگایە بەجددی ینی ئەوە باشە کێ تەسەورەکە هێزی پێشمەرگە یەک بخەن لە دەیان کۆبوونەوە کە باسکراوە کاتە من لە لژنەی کاروباری پێشمەرگە بووم لەسەر چۆنیەتی یەکخستنی هێزی پێشمەرگە هەموو ئەو حیزبانە سەرجەم مبەڕات و پاساویان هێنایەوە بۆ ئەوەی کە ناتوانرێ لەبەرەوە بە کوردەکەی ئیرادە نییە بە کوردەکەی نیەت نییە با بڵێن وزارەتی دارایی خۆی سەرپەرشی هەموو داهاتەکانی حکوومەتی هەرێم بکە ئیرادەیەک نییە هێزی پێشمەرگە یەک بکە چکە پەیوەندیدارە بە مەساڵحی ئیزبی و بە مەساڵحی شەخسیەوە بەڵێ سوپاس دەکەین دکتۆر کامرە بگرین وڵای بەڕێز سەبارەت بەوەی دواکەوتنی موچە چ کاریگەریەکی هەیە لەسەر خودی فەرمانبەرانیش کە ئێستا دوا دەکەوێت ئەمڕۆ یەکی سەیە دیارنیەکەی دابەش دەکرێ موچەکە نی پێشتر خۆشیان بەڵێندا بوو 25 مانگ جار هەموو 25 مانگ جارێک موچە دابشکەن لە ماوەی 5 ڕۆژدا کارگی لەسەر فەرمانبەر دوای لەسەر موچە بازارش قسە دەکەینەوە طبعا باش بوو میوانە بەڕێزەکەتان شتێکی بیریان نانەمەوە کە دابشکردنی ئەم داهاتانەیە بە لە سا 57 و بیاین بە پێی ماناتەقەتان ماناتەقەی لە سا 50 43 مەسەلەن ئێستا زەریبە و داهاتی نانەوتی وای لێ هاتووە ئەمە بێ بەڕاستی لە سا 43 داهاتی خۆی کۆ بکاتەوە لە ناونەوتەکەەوە ئەویژە بێت داهاتی لە سا 57 طبعا ئەمە کێشەیەکی زۆر گەورە بۆ ئابووری دروستەکە ئەبوایە هەموو شوێنێک ئەو قەیدە هەبێ ئەو جاکاری هەبێ لە کوردستانە نەبێت لەبەرەوەی کە ئەو ئێسا وڵاتان ینی مثلەن ئەو نەفقاتانی کە سەرفیەکە دەوڵەتەکە سەرفیەکات نەفقات بوو شۆنانە سەرفەکات خەرجی استثماریەڵێن بۆ شۆنانە سەرفەکات کە لە ڕووی ئابووری و گەشەی ئابووری کەمە بووی ئەویش گەشەی ئابووری زۆر بێ وەکو سڵین و هەرچەندە ئێمە خۆمان ناڵە مقارنەکەین لەگەڵ سین بەڵام بەلایانی کەمە خۆ بێت تۆزێک لەوان بچین یان تۆزێک لە وڵاتانی ئەوروپا بچین کە ئێستا ینی تاریفی گومرگیان لە ناو خۆیانە نێشتووە یعنی ئەو نەفقاتی کە سەرفەکەی ئەڵمانیا تاسی لە یۆنانەکات کە ئەو دوو دەوڵەتی جیاوازن باشە ئێمە کوردستانێکمان هەیە سێ شار یعنی معقولە بە تۆ بڵێت تۆ ئەبێت ئەوەنە لای خۆ پیاکەم نیش ئەوەنە لای خۆم باشە منطقه هەیە خۆپاری کەمتر دەستەکەوێت لە منطقەکەی تر ئیتر بەهاوس هۆکارە بێت لە هۆکارەکان ئەمە زەرێکی گەورە لە ئابووری ئەیات یعنی تۆ لەو حاڵەتەیە ئەم منطقەیە مثلا هەژار ئەبێت ئەوەنەی تر هەژارتر ئەبێت هەژارتر مە بەسمۆنێتەکانی کۆمەڵگە هەژارتر لەو ڕوانگەی کە لە ڕووی پرۆژەوە بڵێ لە ڕووی پرۆژە و دوجار لە ڕووی گەشەی ئابووریەوە دوجار لە ڕووی ئاستی گوزەرانی منطقەکەەوە یعنی تۆ ئەمە خراپترینش دەکەن تەنفیزیان کردو و ئێستا تەنفیز دەکرێەوە بەنسبەت ئەوەی کە ئایا مثلا معاش نێتێت چی لە هەوڵ مثلا چی بەسەر بارودۆخی موچەخۆر و بازاریەت طبعا کاریگەرێکی زۆر خراپ ئەکاتە سەر موچەخۆر لە ڕووی ئاسی گوزەرانەوە لە هەمووی خراپتر کاریگەرێکی گەورە لە ناو بازار ئەکات بازار ئەوەنەی تر سستر ئەبێت چونکە لەبەرەوەی کە بازار ئێمە ئازاین هەر لە دوای 2014ەوە بازار بە سستی هاتووە بەڕاستی نەچێتەوە پێش ساڵی 2014 هەرچەندە من وەکوتم لەگەڵ ئەوەیان نیم و ئەو پارەی کە لە پێش ساڵی 2014 سەرفکرا بەو شێوەیە سەرفکرێت نەک بەو شێوە بەشێکی زانستیانە بەڵام ئەم ڕاگەاندنەی وەزارەتی دارایی کە ئەمڕۆ ڕایگەیاند و بڵاوی کردەوە بەیانی دووبیانی تەسیراتی لەسەر هەموو ئیشەکە بێت طبعا ئێستا ڕەنگە وەزارەتی دارایی خەڵک بڵێت جا باشە بوو ئەمەی بڵاو کردەوە بڵای نەکردەوە ئەبوو بڵاوی کاتەوە لەبەرەوەی کە ئەبوو ڕاستەکە بە خەڵک بڵێت بەڕاستی حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی و ئەبێ ڕاستەکە بە خەڵک بڵێن بڵێ پارەکە ئەگەر نەبێ با بڵێن نییە
نەک بڵێ وەڵام پیان شەما دێت و دوای پێ شەمان دێت و دوای یەک شەمە دوو شەمە یعنی شەڕێکی نفسی زۆ خراپە لەگەڵ خەڵکە ئەگەر وابێت. بەس دکتۆر ئەو سیستەمە هیچ شوێنەکە ئێستا مانگی ڕابردوو یەکمان خەریکی دابشکردنی موچە بووم لە 24 یەکەوە دەستی پێکرد لە 25 دووش کۆتایی نهاتە بوو. نەخێر طبعا ئەو سیستەمە لە هیچ شوێنەکانیە بەڵام وڵاتانی تر بۆ تووشی ئەم حاڵەتە نابن لەبەرێک وڵاتانی تر بانکی مرکزیان هەیە هەرچەنە ئەو وڵاتانی تر پەنابن لە ڕووی زانستیەوە پەنابنە بەر شتێکی خراپتر ئەویش تەبعکردنی پارەیە کە کورتێنانیان یا بێ قەرزکە یا بێت پارە تەبعەکە یا بێ مەعاش کەم کاتەوە لە سیاسیە ناتوان مەعاش کەم بکەنەوە نەکات کوردستان و عێراق هەموو جیهان هەموو وڵاتانی جیهان یا بێت نرخی دراوەکەی خۆی بشکێنێت لە کوردستانە ئەمەنیە لەبەری بانکی مرکزی لێرینە لە بەغایە بانکی کاتێکە بەغا تووشی ئەم کورتێنانە گەورەیە بوو هات دۆلاری شکاند ناو مەعاشکەم کاتەوە تەمان یەک شتیشەکە لە ڕوانگەی ئابوو یەک شتەکات بەڵام سایکۆلۆجیەن بۆ خەڵک ناخۆش ئەگەر مەعاشقی کەم کات دۆلارەکەی بەرزکردەوە و چەند ساڵ لەسەری قەرزی کردبوو ناکرا زیاتر قەرز بکات یعنی ئەو بە قەرزانە کەڵەکە بوو تووشی مشکلا بوو دۆلارەکەی بەرزکردەوە ئەمەە بەڵام حکومەت هێرم ئەمە ناتوانێت بکە لەبەرەوەی کە سیاساتی نەقدی بەدەستەوە نییە بەڵام یەک شتمان بیر نەچێت کەیسی مەسەلەن کەیسەکانی حکومەتی عێراق مەسەلەن کە کاتێک ئەم سیاساتە مالی و نەقدیانە بەکارێنێ ئابووری ستەیبڵ بێت بەڵام لە کوردستانە کە قەناعەتمە شاز بێ ینی کە کاتێک بڵێن ئاوا داهاتەکەمان کەمە بێتەوە تووشی چیە بین تووشی ئەووا بین کە مەعاش نەدرێت چکە هیچ وسایلێکی ترمان بەدەستەوە نییە ئەمە یعنی بەڕاستی ئابووری ئەتوانە بڵێم نیواونی و دابەزێنێت یعنی گەشەی ئابووری دابەزێنێ ئاسی گورزەران دابەزێنێ مەسەلەن ثقەی مستثمرین بە ئیسپارات لە وڵاتە لەم سێ شارە دابەزێنێت و ئەمە ڕوئەیەتەوە بەداخۆ ئێستا ئەبینین کە ڕوئەیەتەوە لە چەند مانگی داهاتوو ئەبینین کە زۆر بەخراپی ڕوئەیەتەوە ئەگەر هاتوو داهاتی نەوت بەو شێوەیە تەنها 350 میلیۆن دلار باشە بەس هەندێک وڵاتەوە هەیە بتوانی هەفتانە یاخود 15 ڕۆژ جارێک موچەکەت وەگری نەک 50 ڕۆژی پێ بچێ بەڵێ ئەنجا ئەگەر هاتوو بێتە سەر هەفتانە مەسەلەن ئەبێ بە 4 هەفتە جارێت 4 جاربی یا تەقسیمی بکە ئەو شەروک و مانگەکەی لێ ئەکەوێتەوە ئەوە هەیە لە وڵاتان بەڵێ هەیە یعنی مەسەلەن سەر لە وڵاتێکی وەکو بەریتانیا طبعا زۆربەی پرایڤەت سێکتەرە کەرتی تایبەتە ئەوێ زیاتر کەرتی ئەمریکا و بەریتانیا و وڵاتانی ڕۆژاوە زیاتر کەرتی تایبەتن مەسەلەن لە کەرتی تایبەت کەتی ئیشەکەن هەفتانە بۆیان دابەزێ بڵێم پارەکە ئەو شتە هەیە بڵێ حاڵەت سوپاس دەکەم کاک ئەبوو کارامگەرم و لای بەڕێزت سەبارەت بە حاڵەتی سلێمانی هەرچەندە ئەوەی کە بازەکری سەرڕێکەوتنێک کراوە کە لە 150 وەکو بەڕێز و دکتۆر ئاماژەی پێکرد هەولێر لە 150 داهاتی ناو خۆ سلێمانی لە 100 بڵین 43 بەس حاڵەتەکەی سلێمانی خراپتر نییە چونکە سەپارە بۆ کۆمپانیەکانی پاکەرەوە کار بڵێن ژینگە پارێزەکان موچیان وەرنگرتەوە باس دۆخی دەرمان خراپە پارە بۆ کۆمپانیەکانی دەرمانیش سەرف ناکرێت خراپترە لە سلێمانی بەدڵنیاییوە کە لە سلێمانی بەم شێوەیە دواترەکەیە بەدڵنیاییەوە کارێکی خراپترە لە هەر شوێنێک ڕۆژێ موچەی خانە نشینان یان هەمووچەی فەرمانبەران دوا بکەوێ ئەوە کاریگەری هەیە و نموودەجێکی خراپتر پیشانەدا بەڵام لە بیرمان نەچێ ئێستا خەڵک تەماشای ئەوە کە حکوومەتێک هەیە لە کوردستانە پێوتێ حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر لایەک کەم و کوڕی هەبێ لە هەر لایەک نەقسە بێ ئەم حکوومەتە بەگشتی بەرپرسە لێی ئەوەی کە خەڵک لە دۆک بێ لە هەولێر بێ لە سلێمانی بێ لە هەڵەبجە بێ کە موچەی پێنەدرێ کۆی ئەم حکوومەتە بەرپرسەی سە دوێنە پێرێ لەسەر وەڵامدانەوەیەکی دادگای فدراڵی هەر چوار با بڵێن دەستگاکانی حکوومەت کۆبوونەوە مووقفێکیان دەربڕی واتە تا ئێستا بڵێ لێرە و لەوێ قسە لەسەرەوە کرێ کە با بڵێن لە سلێمانی موچەکان تاخیرە بێ بەڵام ئەمە کۆی بەرپرسیارەتی ئەو دەسەڵاتە هەر سێ لایەنەکە مەسئولن لێ ینی با بڵێن سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەسئولە لێ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەسئولە لێ پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە سەرۆکی پەرلەمان و جێگر و سکرتێرەکەیەوە مەسئولن واتە ئێستا حکومڕانیەکەیە تاکو ئێستا وەک ساڵانی 2000 و ئەوانە نییە با بڵێن دوو ئیدارەی تەواو جیاکەرەوە لە یەکتری بڵێ ئێستای سیمای دوو ئیدارەی زەقە وازەحە
بەڵام بەرپرسیارەتی کۆی جۆرێک لە بەرپرسیارەتی جەماعیشی لەسرە یعنی هاوڵاتیانی سلێمانی یان خانەنشینی نی سلێمانی یعنی بەشێک نییە لەم حکوومەتە بەشێک نییە لە خەڵکی کوردستان نییە لەبەرەوە پێویستە کاتێک بۆ چارەسەرە ڕۆین بە کۆ بڕۆین بۆ چارەسەر و یعنی بەکاری نێنین وەک تاانێک بۆ سلێمانی و بە دڵنیایی شۆ ئەم تاانە گەورەی کە تێتە سەر با بڵین دەسەڵاتی سلێمانی و بە تایبەتی تر ئەگەر ناوی لێ بنین یەکێتی نیشتمانی کوردستان بەرپرسیارەتی گەورە هەڵەگرێ لەو بابەتە دەبێ هەوڵی جددی بدا لەوێ چارەسەری بکە و ئیعلانی بکە هۆکارەکانی چییە بڵێ لێرە و لەوێ باسەکرێ بەڵام ئەبێ هۆکارەکانی ئەم دەسەڵاتە خۆی بە بەرپرسیاری بزانێ وەک بەرپرسیارەتی جەماعی و ئەم خەڵکەکەش قەناعەت بکە کە بەڵێ ئەم هۆکارە هۆکارێکە کە نەتوانرێ لە سلێمانی ئەوە بدرێ لەبەرەوە کچی ئەو کرێکارانی پاکەرەوەیە ئەوانەی ترە کە ئێستا با بڵێن هاوکاریان ناکرێ موچیان بۆ سەرف ناکرێ پارەی کۆمپانیەکانیان نادرێتەوە پێویستە چارەسەر بکرێ و نەقسێکە ئەوە لە وەختی خۆی خۆ دەوترا شەڕی نمونەیی شەڕی کاری باز ئێمە هەردەم و تومانە لەو کۆبوونەوەوانە لەگەڵ ئەم دوو لایەنە کاتێک باس نەقسی لایەنەکەی بەرامبەرەکەین ئەڵێن فەرمونون ئێوە بە نموزەجێکی باشتر جوانتر ڕێکتر لە خزمەتی خەڵکدا بێ ئەو نموزەجانە پێشکەش بکەن بۆ ئەوەی ئێمە بەجددی بڵێن کاکە بڵێ لێرە نەقسەکەنەکان کەمترە لەوێ باشترە ئێستا ئەم جۆرە کارانە جۆری کاری حکوومەتە و کاری حکوومەتی هاوبەشە و ئێستا دوو ئیدارەی نییە بەرپرسیارەتی با بڵێن لە ئەستۆی حکوومەتە بەگشتی بەڵێ سوپاس دەکەم دوای ناوبڕەکە ئەبێ ئەعلانی کا بە تەواوەتی کە بەرپرسیارن و سەبەبەکانشی بڵاو بکاتەوە باشە دوای ناوبڕەکە سەرسەرێکی مقنع بن بەڵێ دوای ناوبڕەکە سەرەوە دەکەین بۆچی داهاتی ناوخۆی و لێر لە 213 میلیارەوە ئێستا بۆتە 94 و سلێمانی لە 161ەوە بۆتە 7 میلیار دەگەڕێمە وڵات بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک ئەبوو کاروان پێش ناوبڕەکە باسی ئەوەمان کرد بۆچی ئێستا داهاتی ناوخۆ کەمی کردووە دوو لە داهاتەکان کەم کردوێتەوە پار بڵێن ئەم کاتانە 374 ملیار دینار بووە کە داوێنە بە وەزارەتی دارایی ئێستا سلێمانی بڵێن لە 161 میلیارەوە کەمی کردو بۆ 7 میلیار هەولێر لە 213 میلیارەوە کەمی کردو بۆ 94 میلیار و داهاتی نەوتەکەش بە هەمان شێوە نرخەکەی زیاد بووە ناگەڕێتەوە
هیچ ڕووداوە کە بڵین ئەو داهاتانە کەمکەرەوە یاخۆکو بەڕێز وتە ناو ڕێکەوتنەیە کە کراوە و بۆ بەشکردنی موچە بۆ بەشکردنی داهات. من لەگەڵ ئەو بۆچوونەوەی کاک ئاشتی هەورامی بووم کە پێش چەند ساڵێک وتی ئەگەر با بڵێن نرخی نەوت بگاتە $100 شەو کاتە کە ئێستا ئەمڕۆ بۆتە 105 بەم شێوەیە حکومڕانی بکرێت ئەوە هیچ چارەسەری قەیرانەکان ناکا. لەبەرەوە ئێستا ئەتوانین بڵێن ڕۆژ لە دوای ڕۆژانی ئێستا دەستی حیزب وە تێکەڵ کاروباری حکومڕانی و ئیدارە بووە زۆر جیاوازی هەیە لە 10 ساڵی بەر لە ئێستا هەموو کارانەیە کرێت بە ناوی حیزبەکەوە بە ناوی بەرپرسەکانی حیزبیوە با بڵێن قسەی لەسەرکرێت و کەسیش ڕخنە ناگرێت. هاوکاریکردن، یارمەتیدان، قەرارات، پەیوەندی بەغا، پەیوەندی لەگەڵ وڵاتانی ئەقلیمی، هەموو ئەوانە ئێستا حیزب بۆتە سەرچۆپی بەرپرسانی حیزب سەرچۆپی ئەو بابەتانەیەگرن. بۆیە قەزیەکە بەوە نییە لێرە و لێ و لە ئێستای شۆ نییە لە تەوەجوهاتە عامەکەوەیە. بەڕێز ئێستا بیری نەوتەیە لە هەرێمی کوردستان پێی دەوترێت بیری نەوتی فڵان کەس. ئەوە لەکوێ لە چ ناوچەیەکە؟ تۆ هیچ شەرم نەماوە. طبعاً ئەمە یەکێکە ئەتوانین بڵێن لە پێناسەکانی گەندەڵی بەجددی کە ئێستا پڕ بە باڵای سیستەمی هەرێمی کوردستانەیە. ئەنی بابەتەکان بۆەوە نییە کە زۆر جار قسە لەسەرەوە کرێ ئەگەر ئەم خەڵکی کوردستانە بۆ لە 91 و لە 92 مامۆستا دەوامیەکرد بێ موچە و چکە قەناعەتی بە قۆناغەکە و تێکۆشانەکەی بوو، قەناعەتی بە قەزیەکەی بوو. ئێستا یەواش خەڵک ڕۆژ لە دوای ڕۆژ ئەمانە خەڵک بتمانەی بەم دەسەڵاتە نامێنێ. خۆ ئینتیخاباتەکانی ڕابردووش ئیسپاتی کرد بۆەوە. بەڵام مشکلە لەوەیە ئەم حکومڕانیە ئەم دەسەڵاتە با بڵێن دەرسی لێوەرناگرێتی یان گوێی ناداتێ. ئێستا من داوام وایە لەم منبەرەوە ینی با حکوومەتی هەرێم کوردستان پیاچوونەوەیە بە خۆیان بکە کۆ ببێتەوە و ڕخنەیەک لە خۆی بگرێت تەماشا بکە بارودۆکی وەزئی کوردستان خەڵک چی بەسەر هاتووە. ئێستا کاک دکتۆر هەندێ باسی هێنایە من تەماشای کرد بڕۆن ڕێژەی خۆسووتاندن تەماشایکەن، یەکتر کوشتن تەماشاکەن بزان چەندێک زیادی کردووە. هەمووی لە ئەنجامی قەیرانەکانی ئەم دەسەڵاتەیە. لەبەرەوەیە یانی ناتوانێت تۆ وەکو دکتۆر باسی کرد کۆ بکەیتۆ لە خاڵێکە، بەڵکو ئەتوانین بڵێن تەوەجوهاتی حکومڕانی ئەم دەسەڵاتە بەم شێوەیە. ئەگینا خۆ تەماشایکە ئەوەی برادرانی پارتی لەسەر یەکێتی ئەڵێ و ئەوەی یەکێتی لەسەر پارتی ئەڵێ لە دەربارەی بردن و تاڵانکردن و سەرانە وەرگرتن و ئەوانە خۆ هەردوو لایەن شاید حاڵ یەکتری قەناعەتیش وایە هەردوو لایەن ڕاستکەن. لەبەرەوە قەزەیەک پەیوەندی بەوە نییە گومرکەکە کەمی کردی یا زیادی کرد. ئەوەتان وەکو هەموو لایەکمان باسەکەن سعری نەوت گەیشتێتە $100 بەسەرەوە و بارودۆخی خەڵک هەروایە. لەبەرەوەی جۆرێک نامونەظەمی هەیە، جۆرێک لە گەندەڵی وازح و ڕوون هەیە، جۆرێک لە بردننی قوت و موچە و ژیان و گوزەرانی خەڵکەیە. لەبەرەوە چەند بارودۆخەکە باش بێتەوە بەڵام ئەم ئیستیمراریەتە هەبێ لەم تەوەجوهە دەبینین وەزئی خەڵک بەرەخراپی من ئەگەر بوار بدەیت کاک حەکیم یەک هینێک خاڵێک دێرمەوە لە ساڵی 92 پێش هەڵبژاردن کۆبوونەوەیەکی بەرەی کوردستانی بوو ئەو کاتە ئێمە لەوێ بووین. بەرپرسان زۆر قسەیان کرد لەسەرەوەی 3 مانگتر ئەوە ئینتیخاباتە و بارودۆخی تر ئینتیخاباتەوێ و پەرلەمان دروست دەکەین و حکوومەت دروست دەکەین. من بۆ خۆمە و سەردەمانە با لێرە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانی ڕوونی بکە. ئەو سەردەمەوتم کاکە ئەوەی ئێستا کە بەرەی کوردستانی ئیدارەیەدا و ڕێگری لێکرێ ئێوەن و ئەگەر حکومڕانیش بکرێت و حکوومەت دروستکەین و پەرلەمانمان هەبێ ئێوە بەم شێوەیە تەعاملی لەگەڵا بکەن هەر نەتیجەکەی وا ئەبێ. و بینیمان دواتر ئەوە سەرەتاوە شەڕی ناوخۆ دروست بوو. وەکو وتم ئەم دەسەڵاتی ئێمە دەسەڵاتێکە ئیرادەی چاکسازی نییە، ئیرادەی خەمی ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان نییە.
خۆی ڕۆژ دە دوای ڕۆژ خۆی و بەرپرسانی دەوڵەمەند دەکات و هەژارەکە لای من قەزیەکە ئەوە جەوهەرەکەیەتی بەڵێ سوپاس دەکەم دەگەرم وڵات دواتر دکتۆر بگەرم وڵای بەڕێزت سەبارەت بۆی کە ئەگەر داهاتی ناو خۆش نەگەرێتەوە ئەی داهاتی نەوتەکە ئەویش بۆ لەگەڵ زیادبوون نرخەکەی ناگرێتەوە بۆ وەزارەتی دارایی پێم وایە ئەوە مەسایلێکی سیاسیە ڕەنگە من وا ئەمە بۆچوونی خۆمان ڕەنگە لە مادام نەوتەکە زۆربەی لە مەناطقی مەسەڵەن زەرد ئەوەی کە پێڵەن منطقەی سەوز و زەرد ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێت کە ئەو داهاتە زۆری کاڵێ من داهاتێکی زۆرم هەیە دابەشی نەکەم بەو شێوەیە ڕەنگە وابێت هەرچەنە ئەوەی کە من بیستمە لە حکومەت ئەوەیە کە من لەسەر تیڤی و سۆشال میدیا بینی بیستمە ئەڵێ ئەم داهاتی کاتێکە نەوت نرخی نەوت بەرز بەتەوە ئێمە ئەو قەرزانەی پێینەوە کە لە سەردەمانێکە کە کاتێک نرخی نەوت نزم بۆ ئێمە پارەی کۆمپانیەکانمان نەیاوە یان قەرزمان کردووە ئەوەی کە لەسەر دۆکیومنتەکانە وانووسراوە ئەوەی کە لەسەر دۆکیومنتەکانە و لە میدیاکانە من گوێم لێ کە ئەوان ڕوون ناکەن سەر دەڵێن پارەکە بۆ قەرز دەڕۆ قەرزەکار نابڕایە خودی کێ ڕاستە نابێت بۆ خەڵک دیار بێت قەرزەکە کێ و چەندێکە و چەندێک وەرگیرا و لە چه فەرچێکا وەرگیرا و بۆ ماوەی چەندێک ئەدرێتەوە یان قەرزنا مەسەڵەن ئەو پارەی کۆمپانیانی کە بڵین ئەبوو بدرێ و نەدراوە تەوان ئەمە مبەڕێری حکومەتە پێم وابێ هەموو خەڵکی ژۆی لەم قسانە بووە یعنی لە فتراتی پێش بەڵام ئێستا لە سەر $100 بەڕاستی لە $100 معقول نییە تۆ $350 میلیۆن بێتەوە بۆ وەزارەتی دارایی هەرچەنە من خۆم زۆر دژایەتی ئەوە ئەکەم کە پارەی نەوت بدرێ بە مەعاش و بە هەمان شێوە بڕواتەوە پارەی نەوت ئەوێ وەکو نەرویج بەکار بێت بەڕاستی ئەگە وەکو نەرویج ئەبێ مەسەڵەن ئەو پارەی نەوتەی کە هەیە مەسەڵەن ئەبێ بکرێتە ئیسtisماراتەوە واتە نسبەتی واتە ئەو پارەی نەوتە بۆ خزمەتی نۆن ئۆیل سێکتەر بێت واتە بۆ خزمەتی ئەو سێکتەرانە بێت کە نەوتینین بۆ ئەوەی گەشەی ئابووری زیاد بکەن بۆ ئەوەی کە لە ماوەی 5 بۆ 10 ساڵی داهاتووە پشبەستنی ئێمە بەنەوت ببێ لە ساسی و لە ساچل بۆی تووش ئەم چێشانە نەبین بۆی کە سیاحە بۆ نمونە پشبەستنی GDP چەندێک ناتیجی محلی جمالی چەندێک سیاحە بەسێ بۆ نمونە لە 120 زەراعە لە 115 هەمووی ئەوە تەوزیع بێت ئەو کاتەکە نەوت لە ساسیش بێت تەسریکی وامان تێناکات پارەی نەوت دەبێ وای لێ بکرێت بەڵام بەداخەوە یعنی بەرنامەی من نایبینم شتێکی وا نابینم گرچەکەی بۆ موچەکەش سەرم ناکرێت بەڵێ بڕێکی کەمەوە ئەو بڕێ کێت بۆ وەزارەتی دارایی طبعا $350 میلیۆن و جا ئێمە شانسمان لە یا با بڵێن حکومەتی یا هەرێمی کوردستان شانسی لەوەیە بووە ئەگەر هاتوو گەڵا بە 145 نەبووە بە 120 بووە ئەو کاتە بەپی ئەم قیاسی ئێستا بێ بە 6 ڕۆژارێکیش معاش تەوزیع ناکە زیاد گۆڕی نرخی دۆلارەکە داهاتیارێمی زیاد کردووە نەوتەکە بەڵێ داهاتی زیاد کردووە ئاوایە جاوەرە ئەگەر مەسەلەن بانکی مرکزی لە ڕووی ئابووری پێم وانییە بانکی مرکزی بتوانە لەم قۆناغەیە بجێڕێتەوە بە 120 و هەر ناشی جێڕێتەوە بە 120 لەم قۆناغەیە بەڵام فەرەز ناگە شتێکی وای بکرابی کە بە 120 ئەگەر ڕۆژانێک بێ بە 40 ڕۆژارە معاشەکەوتە بە 6 ڕۆژارێکی وەرناگیرە بەڕاستی باشە بەس سەبارەتبووی ئەگەر بڵێن ئێستا 200 میلیارەکەی بەغداش نهاتووە ئێستا مانگی ڕابردوو بە قسەی خۆیان 512 میلیاریان لە نەوت داهاتنەوت خەرج کردووە بڵێن داهاتی ناوخۆ 164 میلیارد دینار هاوپەیمانە 26 میلیارد دینارە یعنی دەکاتە 702 میلیارد کە دەکاتە لە 177 موچە بۆچی سەرەتا ئەوەی داهاتە ئەو کەمەش کە دەگەرێتەوە دابەشی ناکەن اینجا چاوەڕێی بەغدا بکەن لە 177 موچە دابەشن بەڵێ یعنی ئەو پارەی کە بێجگەلەوەی بەغا ئەو پارەی کە حکومەت هێرم لە ڕێی نەوتەوە لە ڕێی ئەو بڕاپارەی کە ئێمە ئیزانین و دیاری کرا و $350 میلیۆن تقریبا لەگەڵ ئەو بڕاپارەی کە لە داهاتی نانەوتی دەستەکەی بڵێن لە گومرگ و لە زاری بە ئەومانە دەستەکەوێت بڕێکە کە دەکاتە وەکو ئێستا خۆ حسابەکەن 700 میلیارد دینارە ئەوە ئەکرێت لە 170 دایرەکانی پێبێ بەڵام ئەمە بۆ نەدراوە لەبەری کە من وام جوێ لێ بووە یعنی وابزانام لە بەیاننامەکەی وەزارەتی داراییش وایە ئەڵێ من ئەم پارەیە ڕاستە یعنی ئەم پارەی وجودی هەیە بەڵام پێش ئەم پارێ لە پێشترا تەوزیعم کرد واتە لە مانگی واڵت بەس ئەی داهاتی پێشتری چی لێکردەوە ئەمە قسەکەی ئەو لە ڕوونکردنەوەکەی ئەڵێت ئێمە مانگی یەک و مانگی دوو هینمان بۆ نهاتووە 200 میلیارد دینارەکە لەبەری کە بڕا نهاتووە بۆمانەوە 400 میلیارد دینار نهاتووە ئەو ئەڵێت مەسە ئەو ئاڵێت ئەو لە بەیاننامەکەی ئەڵێت ئەگەر 400مان بۆ بێت ئەتوانین زۆربەی تەرتیب بکەین مانگی ڕابردوو لە 19 مانگە 200 میلیارەکەی بەغدا هات ڕاستە ئەو ئاماژەی بەوە کردو کە ئەوەی مانگی 12 بۆ هاتووە ئێمە دەبوو لایەنی کەم ئەو بڕەپارەی بدەن بەبێ بەغدا حتمەن ئەو ئێستا مەسەڵەن ئەو بڕەکەمی کە دەهێنێرن بۆ وەزارەتی دارایی بەدەر لەوەش ئەو بڕێک کە خۆی پێێتی ئەتوانێت تەوزیعی بچی بەو دایرانی کە هەیە هەرچەنە یعنی من وەکو پسپۆرێکی ئابووری تەرکیز ناکەم لەسەر ئەوەی کە
ئەو بڕەپارێ وەرە بخەرە ئەویا و لەوێ بە ئەو مەزمع دایرێ وەریجێ بەڕاستی ئابووری ئەوە نییە ئەو ئیشێک ئێستا وەزاری داراییەکە ئەوە ئیشی بەس سنووقێکە و تاو ئیشی ئابووری ناکات وەزارەتی دارایی نیشی سندوقێکەوەی ئیشی سنووقێکە تەنها هەر ناوی نەنێن وەزار دارایی گوناحە ئەبوو وەزاری دارایی پلانی سیاساتی مالی هەبێت ئایا چەندێک لەم نەفەقاتە زرف کات چەندێک بۆ ئابووری ئەگەڕێتەوە ئەبێ بزانین بەرهەمێنان چەندێکە بەرهەمی مەسەلەن خەدەمی چەندێکە ئەبێ حساب وایە حسابی بۆوانە بکات بەڵام پێم وابێ ئەوەنەی من بیرم بێت لەوەتی من بیرمێ وەزاری دارایی هیچ کاتێک بەرنامەی ئابووری نەبووە تەنها بەرنامەی معاش تەوزیعکردنی هەبووە کە ئەمە زۆر خراپە بەڕاستی هەر بۆیە نەتیجەکەی ئاوای بەسەراتەوە لەبەرێکە ئێمە تۆ کە بەرنامەیەکی ئابووری نەبێت گەشەی ئابووری وە سێکتەرەکان نەیت تەمان چی ئەبێت ئەو کاتە زیاتر پشت بەنەو دەبەستی نەود $1 دابەزێت یا $1 بەرز بێتەوە تۆ 300 مثلەن لە کوردستانە مثلەن ڕۆژانە 450,000 مانگی 13 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشن بالضبط ئەم 13 ملیۆنە مثلەن ئەگەر ڕۆژی لە یەک ڕۆژە $1 نەوت دابەزێت مثلەن تۆ $450,000 زەرەکەی بەس ئەگەر $1 زیاد کە بالضبط ئەگەر $1 زیاد کە زۆر زیاد کردووە تۆ $450,000 مثلا زیعەکە لە داهاتەکە ئێ باشە تۆ $50 نرخی نەوت بە $50 لەشۆ بە $105 لەشۆ یا بە $100 لەشۆ با بە $80 لەشۆ باش بەس ئێستا حاڵەتێکی لە سلێمانی دەڵێن نەبوونی پارەیە لە بانقش ئەمە یاخود وەزارەتی دارایی نووسراوێکی کرده بوو لە بڵێن لە 22 کە نابێت دەستکاری پارەی دانراوی سویلەی نەختینی هاوڵاتیان بکرێت لە بانکەکانە بانک خەرمتمانەشی لەزداوەش ئێستا و نەمانی پارەش کاریگەری خراپترە لە بانکەکانە ئێستا طبعا بالمناسبە بانکە حکومیەکان هیچ متمانەیەکیان نەماوە هیچ شتێک لەبەرەوەی کە تۆ کە پارەکەی بانکەوە وەکو خیتاب زەمان وەکو هەر شتێک بێت دوجار وەزارەتی مثلا بانکەکان وەکو پارەی هاوڵاتیان سەیری ناکەن مثلا ئێستا لە بانکێکە 100 ملیۆن دیناری خەڵک لە بانکا بێ کۆمەڵی خەڵک لە بانکا بێ نابێ 100 ملیۆن دینار بەکاربێنرێ بۆچی بۆ معاش بەڕاستی ئەگەر بەکاربێنرێ بۆ معاش دوایی نایەتەوە شوێنی ئەمە ئەزای نایەتەوە شوێنی دوایی کە کەسەکە گەڕێتەوە بۆ بانک کە سێرەکە بەڕاستی پارەکەی نەماوە ئەم جارە ناچە پارە بکاتە بانکەوە ئەم جارە ئەگەر پرۆژێکی دەستکەوێ فەرزیگەنە سەری بچۆ مثلا پارە لە بانک دابنێت حتمما لە بانک داینانێ قەناعەتە هەیە ئێمە من زانکۆ ئەزانم مثلا زانکۆی حکومیە با ئەو داهاتی کە دەستێکەوە لە ڕێگەی پاڕەڵێلەوانە نازانم ئەگەر هاوڵاتیان بزانیانە پارەکەی خاتە بانکی هەلیەوە نابێت بیخاتە بانکی حکومیەوە مثلا زانکۆ حکومیەکە سیقەی بە بانکە حکومیەکە نییە ئەگە حسابێکە کاتەوە لە بانکی هەلی داهێنێت ئەمە بەڕاستی مەترسیی گەورەیە ئەمەش پەیوەندی بە چیەوەیە کە ئەم نەفەقات ئەو نەفەقاتە زۆرەیە تەمان نەفەقاتی ئەن پرۆدەکتیڤ بەرهەمدار نییە ئەم نەفەقاتانی کە حکومەترێم هەر پەیوەندی هەیە بەو پلانانەی کە وەزارەتی دارایی پلانێکی ئابووری نییە تەنها سنووقێکە و پارەی دەستەکەیت و پارەت و زیاگاتەوە سپاس دەکەم کاک بووکارۆن کاتمان زۆر کەمەوە چەند پرسیارێکتر بە کورتی سەبارەت بەوەی کە هەموو چوارشەمەیەک دەبێت حکومەت ئەنجومەنی وەزیران کۆبێتەوە پێ دوایەت بەیانی دەبێت چی بکەن لەبارەی موچەوە یاخود ئەگەر بیانەوە زیاتر موچە دابەش بڵین دواکەوێت دەبێت چی بکرێ بە بۆ چوونی وەڕێز بە بڕوای من ینی حکومەتی هەرێمی کوردستان کە کۆبوونەوەی هەفتانەی هەیە تەمان هەموو جارێ لەسەر بارودۆخی چەند لایەنێکی حکومڕانی حکوومەتداری قسە گفتوگۆەکەن دیسان مشکلەکە لەوایە وەکو ڕۆژەی کە لاواڵەکان باسکرایەوە کە چوار سەرۆکایەتێکە کۆبوونەوە ڕاستە لە ئەنجامە گەیشتنە نەتیجەی بەڵام مشتومڕێکی گەورە لە نێوان خۆیان بوو مشکلەی گەورە لەوەیە ئەم ئەنجومەنی وەزیران کە کۆ بێتەوە دابەشە بن لە بینی با بڵێن دوسێ ڕاو بۆ چوونی جیاواز هەندێک دیفاعەکە لەوە بارودۆخەکە هەندێک نقاش و ئەوانەیەەکە و هەندێکیش بێدەنگە بێتەوە لەبەرەوە من پێم وایە ناتوانن چارەسەرێکی ئەو بابەتە بکەن چونکە ئەم حکومڕانیە خاوەن ڕێیەکی موحەد نییە خاوەن بەرنمەیەکی کاری یەکلایەنێ باشە کاگە بووکارە نیەتێک و ئیرادەیەکیش نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەبەرەوەی قەناعەتم وایە ئەمیش وەکو ڕابردوو با بڵێن کۆبوونەوەکە کۆتایی بێتێ و نەتیجەیەکی بەو شێوەیە نابێت لە خزمەتی خەڵکابێ چونکە خەڵک پێویستە بە بڕوای من هێزەکانی ناڕەزایەتەکان هێزی خەڵکی کوردستان بزوتنەوە ناڕەزایەتەکان هەموو ئەمانە فشار بخەنە سەر فشاری مەدەنیانە بخەنە دەسەڵاتداران بۆ ئەوەی بەجددی هەنگاوی جددی بنە باشەکە بووکارە بەرەو چارەسەر بەرەو چاکسازی هەرچەنە من قەناعەت وایە
ئەم حکومڕانیە ناتوانێت چاکسازی بکە. باشە زۆر بە کورتی چکە کاتم نەماوە ئەگەر حکوومەت بیری لەوە کاتەوە جارێکی دیکە لێبڕین پەیڕەو کاتەوە دەبێت فەرمانبەران وەتە و تێزەکانی ناڕازیش بەتوندی ڕوبەڕووی ببنەوە بە کورتی بێ چکە کاتم نەماوە. من وەکو پێتم وت بەجددی ئەگەر پرسیارەکەت بۆ منە حەکیم بەڵێ بە کورتی کاتم ناوە سوپاس دەکەم. من لەگەڵەوەم ئەو هێزەکانی ئۆپۆزیسیۆن وەکو وتم بزوتنەوە ناڕازیەکان بە شێوازی مەدەنیانە بچنە سەر شەقام پێداگیری بکەن لە داخوازیەکانی خۆیان مامۆسایان کرێکاران جوتیاران ئەوانەی بێکارن هەموو ئەمانە پێویستەکە وا پێویستەکە کە ڕێزەکانیان یەکخان لەسەر بەرنامەجێکی ما و هەمەلایەنە ڕێک بکەون بۆ ئەوەی هەوڵدەن ئەم دەسەڵاتە ئەم حکوومەتە بێنە سەر خەتێکی ڕاست بۆ ئەوەی کاری جددی بکەن بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان نەوەک تەنها بایەخ بدەن بەوەی کە حیزبەکانیان بەهێزکەن و لە ناو حیزبەکانیشە ئەشخاص بەهێز. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان کاروان بەڵێ پەرلەمانتاری پێشووی کوردستان لە هەولێرە و سوپاسی بەڕێز دەکەین هەروەها دکتۆر کامران قادر مامۆستای زانکۆ ئابوونیاس لە سۆدیو سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.